کۆلیسترۆڵ چییە؟ ئەی چاوری بنپێست چییە؟ کۆلیسترۆڵ سەبەبی ڕئیسی سەرەکی نەخۆشی دڵە. دەپرسم کامیان باشترە بۆ تەندروستیمان؟ ڕۆنی شل واتە ڕۆنی زەیت یان ڕۆنی پەیت یان ڕۆنی تون؟ گرنگی زەیتی زەیتونی لەوەیە ئەو ترشە چاوریان ناتێرەکان ڕێژەکەی زیاترە. بۆ چۆن بتوانین خۆمان بپارێزین لەو نەخۆشیانەی کە لە ئەنجامی بەرزبوونەوەی ئەم چاوریانەوە دروستە بن. مادام مەسلەی بەکارهێنانی زەیتی ڕووەچی خەڵک دەپارێزی لە نەخۆشی و باشە لەبەرچی خەڵک ڕێژەی توژور بە نەخۆشیەکان بەرەو زیادبوون چووە. کۆلیسترۆڵ چییە؟ ئەی چاوری بنپێست چییە؟ لەکوێوە سەرچاوە ئەگرن؟ لەو گڵۆبە ڕۆژەیی کە گەنجەکانمان ڕۆژانە لەم جادەیە بە سەدان کیلۆی لێ دەخۆن یان لەو لەفە و خواردنانەی کە لە کاتی برسیبوونمانە دێنە ناو ڕێستورانتەکانەوە یان ئەو شلە و برنجەی کە ڕۆژانە ئێمە ڕۆنێکی زۆری تێدەکرێ و خانومان لە کاتی نان خواردن پێشکەشمانەکەن. وەرن لەم بەرنامەی ساڕێژ با بەیەکەوە بزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی کۆلیسترۆڵ و چاوری بنپێست یان بە شێوەیەکی گشتی چاوری لە لەشمانە هۆکارەکانی چییە و چۆن بتوانین خۆمان بپارێزین لەو نەخۆشیانەی کە لە ئەنجامی بەرزبوونەوەی ئەم چاوریانەوە دروستە بن. چاوریەکان بەشێکی گرنگی سەرچاوە خۆراکیەکانمان پێک دێنن. ترشەلۆکە چاوریەکان پێستمان بە نەرمی دەهێڵنەوە و ڤیتامینەکان دەگوازنەوە و هەروەها سەرچاوەی گەورەی پێدانی وزن بە لەشمان. لەبەرەوەی لە ئێستادا ڕێژەی چاوریەکان لە خۆراکی ڕۆژانەمان لە ڕێژەی ئاسایی زیاترن، ئەمەش لەبەر ئەوەی چاوری تام و بۆنێکی زیاتر و خۆشتر دەبەخشێت بە خواردنەکان. بۆیە پرسیارە گرنگەکە ئەوەیە چۆن چاوریە باشەکان لە چاوریە خراپەکان جیا بکەینەوە. سەرەتا دەبێت ئەوە بزانین کە چاوری ڕۆڵێکی گەورەی هەیە لە زیادبوونی کێشی لەشمان، چونکە هەر گرامێک لە چاوری دوو هێندەی پرۆتین و کاربۆهیدرات و زەیت تێدایە و لە زۆربەی ئەو خواردنانەی کە ڕۆژانە دەیخۆین و حەزمان لە خواردنیانە وەک خواردنە سوورکراوەکان و کێک و ئایسکرێم و چوکلێت و گۆشت و پەنیر ڕێژەیەکی زۆر چاوریان تێدایە. خواردنی ڕێژەیەکی زۆری چاوری واتە زیاد لە پێویستی ڕۆژانە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و دەمارەکان و شەکرە و هەندێک جۆری شێرپەنجە زۆر زیاد دەکەن. بۆیە هەڵبژاردننی جۆری باشی چاوریەکان و بەکارهێنانیان ڕۆڵی گرنگی هەیە لە کەمبوونەوەی ڕێژەی توژون بەو نەخۆشیانە و ژیانمان بە شێوەیەکی تەندروستتر و تەمەنمان درێژتر دەبێت. دکتۆر هێمن پسپۆڕی هەنا و نەخۆشیەکانی دڵە و لە کاتی بەسەرکردنەوەی نەخۆشەکانی لە بەشی بوژانەوەی دڵ چەند پرسیارێکمان لێ کرد. دکتۆر هێمن جۆرەکانی چاوری چین لە ناو لەشی ئەمەیە؟ ناو لەشی ئینسانی بەعام دوو جۆر چاوریمان هەیە. چاوری سیانە کە پێ دەڵێن ترایگلیسیراید وەروها چاوری کۆلیسترۆلی پێ دەڵێن کە بە ینی زیاتر کە لە ناو کوردەواری باوە کەوا چاوری ناوخوێنی پێ دەڵێن. ئەویش تەمان چاوری ناوخوێنیش چەند جۆرێکی هەیە. چاوری بچووکی هەیە، چاوری زۆر بچووک هەیە کە پێ دەڵێن ڤێری دێنسیتی لایپۆپرۆتین، لۆ دێنسیتی لایپۆپرۆتین. چاوری باش کە چاوری گەورەی پێ دەڵێن های دێنسیتی لایپۆپرۆتین وەروها ئینتەرمیدیێت دێنسیتی لایپۆپرۆتین. بەس بەڵام ئەو دوایان زۆر باوە، های دێنسیتی لایپۆپرۆتین، لۆ دێنسیتی لایپۆپرۆتین. ئەو چاوریانی کە لە ناو لەشی ئێمەیان هەندێک جار بەرزەبنەوە هۆکاری ئەم بەرزبوونەوەیان چییە؟ هۆکاری بەرزبوونەوەکەی تەڵان زۆر هۆکار هەیە. یەک لەوانە جێنێتیکە، یعنی ئەوانە لە باوانیەوە لەویان دەمینێتەوە. وەروها شتی تریش هەیە کەوا یەک لە ئەوانەی کە ڕاضە ناکەن، ئەوانەی کە سیدنتەری لایف کرێن دائیمە لەوان پاڵیان دایتەوە دائیمە دانیشتون و پاڵیان داوەتەوە ڕاضیان نییە. وەروها خواردنیش تەڵان زۆر تاسیر دەکات، بە تایبەتی ئەو خواردنانەی کەوا چاوری زۆری تێدایە وەکو خواردنی گۆشتی سوور.
چ شتێک وای لێ کات کە ئەم چاوریانە لە کاتی بەرزبوونەوەیانە خراپن ینی بڵین بەرزبوونەوەی چوری ئەکنە هۆی چی لە ناو لە شێمە طبعا چوری طبعا بەگوێرەی ئەو چوریەی کەوا بەرز دەبیتەوە طبعا تەسیری لێ دەکاتن طبعا ئەمە ئەوەی لە ناو خۆمان باوە زیاتر نەخۆشی دڵی پێ دەڵێن ئەوانەی کە تووشی نەخۆشی دڵت دەکاتن طبعا چوری ناوخوێن بە تایبەتی ئەو چوری کە پێ دەڵێن چوری بچووک لۆ دێنستی لایپۆپڕۆتین کەوا هۆکاری سەرچی تەسد بوونەوەی دەماری مولولەکانی خوێنە ئەوانەیە کە دەبنە هۆکاری نەخۆشی دڵ کە پێی دەنێن دەبحەت سینگە کوژێ طبعا ئەم چوریە زیاتر لۆ دێنستی لایپۆپڕۆتینە دەنیشیتن پاشی هەندێک شتی فیزیۆلۆژی ڕوودەداتن لە ناو جسمی ئیپیتێلیایزیشن و شتیوە ئەو کاتە دەبیت تەسد بوونەوەی مولولەکانی خوێن و نەخۆشی دڵ ئێستا هەموو کەسێک یان بڵین چێ پێویستی بەوەیە کە پشکنین بۆ خۆی بکە بزانێت ڕادەی چوریەکەی چەنە طبعا ڕادەی چوری زیاتر ینی ئەمریکان هارت ئەسۆسییشن هەیە کەوا گایدلاینێکیان دانایە ینی ڕێگایەکیان دانایە هەموو نەخۆشێک ئەوانەی کە مێڵ بن واتە نێر باشتر لە 35 ساڵی فەحسی چوریەکانی خۆی بکاتن ئەماگەر هیچ نەخۆشییان ئەگەر هیچ نەخۆشی نەبی باشتر لە 35 ساڵی بیکاتن و هەر 5 ساڵ جارێک بیکاتن ئەگەر هاتو چوریەکانی تەبیعی بوو تەڵەن هیچ مشکلە نەبوو بەڵام لە مێ باشتر لە 45 ساڵی دەست پێ بکاتن ئەوانە پێ دەڵێن پرایمەریانی با بڵێن کە هیچ نەخۆشیان نییە پێشتر ئەم فەحسانە دەکەن ڕێگاکانی خۆپارێزی لە بەرزبوونەوەی چوری بۆی دوای تووشی نەخۆشی دڵژ نەبێت ئەوانە چی؟ طبعا ئەوانە پرایمەری پریڤێنشنی پێدەرێن یعنی پێشی ئەوەی نەخۆشی تووشی نەخۆشیەکە بن ئەوانە دەبی خۆیان بپارێزن طبعا ڕێگاکانی طبعا بە گوێرەی چوریەکانە و بە گوێرەی فەحسکردنەکەیەتی طبعا باشترین ڕێگا بیدایەت لایف ستایل یعنی چێنجی پێ دەڵێن ئەوانەی ئەو بیدایەت مهمەکەی ئەوەیەکەوە شێوازی ژیانیان بەڵێ شێوازی ژیانیان بگۆڕدرێ لەوانە ڕاضەکردن زۆر مهمە بە تایبەتی ینی هەفتەی زیاتر لە 3 جار ڕاضەکردن لە 25 دقەسی دقەی زیاتر بیتن طبعا زۆر دەی پارێزیتن ئەوە یان یەک دومینیش زۆری خواردنیان دەبی بگۆڕێت طبعا لەو حالەتەی و لە هەمووش مهمتر ئەوانەی کە قەڵەون خۆیان زەحیر بکەنەوە ئەو جێ بە گوێرەی قەڵەویەکەیان تۆ جان سەبارەت بە پشکنین هەر کەسێک لە خۆیەوە بچێ پشکنینەکە بکیان لە ڕێگەی پزیشکی بێ و ڕێنمایەکان چیە پێش پشکنین طبعا وەکو باسمان کرد یان من ئەو نەخۆشانەی کەوا نێرن باشتر لە 35 ساڵی ئەوانی کەمامێنە باشتر لە 45 ساڵی ئەگەر هیچ نەخۆشیەکان نەبێ 5 ساڵ جارێکیش دووبارە بکەنەوە زۆر باشە ئەگەر هیچ مشکلێکیان نەبوو لە چوریەکەی بەس باشتر وایە 12 ساعت حتا 14 ساعت هیچ شتێک نەخورێ حتا ئاویش نەخورێتن کە ئەو پشکنیانە نەکرێت یعنی بۆ نمونەگەریەکێک بێ پشکنین بۆ چوری بکە باشتر وایە لە 8 ئێوارەوە هەتا 9 هەشتی ئێوارە لۆ یان هەشتی ئێوارە لە بۆ هەشت نیم لە 12 ساعت کەمتر نەبێت باشە پیۆریان کۆلیسترۆل خراپترە یان چوری بنپێست طبعا چوری بنپێست زۆربەی لەوانە هەیە کەوا سیندرۆمێک هەیە پێی دەڵێن مێتابۆلیک سیندرۆم ئەوانە دائیمەن قەڵەون ناوقەت واتەوەی سرکەمفرێکسیان لە 88 لەوانەی کە مێبن زیاترە و ئەوانی کە نێربن لە 102 زیاترە بەڵێ سەرڕای ئەوەی ترایگلیسراید واتە چوری سیانیان زۆرە ئەوانە دائیمەن زەخت سوکەریشیان دەبیتن لەگەڵی و ئەوانە زیاتر معڕەزن لە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی دڵی بن چوری سیانەی بنپێستی طبعا کۆنتراڤێرسی هەیە ینی هەندێک ئارا هەیە هەندێکیان دەڵێن تووشی نەخۆشی دڵی دەبێت چونکە لە زۆربەی لەو مێتابۆلیک سیندرۆمانە ئەو نەو ئەکۆلیسترۆڵیان کە پێی دەڵێن HDL ینی باشەکە چوری گەورەکە باشەکە کەمە زیاتریان کەمە و نەو HDL زۆرە پێی دەڵێن very low density lipoprotein remnant ئەوانە تووشی نەخۆشی دڵیەکەیان دەکات بەڵام هەندێک ئارائیش ئەوەیە کەەوە ئەوانە تووشی نەخۆشی دڵی نابن کۆلیسترۆل کۆلیسترۆل سەبەبی ڕئیسی سەرەکی نەخۆشی دڵە نەخۆشی دڵ و دەمارەکە ئەو جە حتا جەڵتەی سەریش لەگەڵ دەگرێتەوە ئەو شتانە ینی شەرت نییە بە جەڵتەی دڵی بیتن یان سینگە کوژەی دڵی بیتن
مەبەست لە چەوری باش و چەوری خراپ واتە چەوری تێر و چەوری ناتێر لە بۆند و پێکهاتەیاندا. چەورەی ناتێرەکان واتە چەوریە باشەکان کە لە زۆربەی ڕۆنە ڕۆکیەکاندا هەیە و ڕێژەی کۆلیسترۆلی خوێن و چەوری سیانی گلیسراید کەم دەکەنەوە. یەکێک لە چەوریە باشەکان ئۆمێگا سێیە کە لە هەندێک جۆری ماسی و گوێز و ڕۆنی کەتاندا هەیە. هەفتانە پێویستە بەلایانی کەم 2 جار بەکار بهێنرێت، بە تایبەت لە سەرچاوە سروشتیەکان وەک خواردنی ماسی بۆ کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێن. یەکێکی تر لە چەوریە باشەکان کە ڕۆڵی هەیە لە پاراستنی دڵ و دووربوون لە نەخۆشیەکان ڕۆنی زەیتونە کە بە شێوەیەکی زۆر و بەربڵاو لە وڵاتانی دەوروبەری دەریای سپی ناوەڕاست بەکار دەهێنرێت. بۆیە دەبینین ڕێژەی نەخۆشیەکانی دڵ لە وڵاتانە کەمترە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر. لە کوردستان زەیتی زەیتون بەرهەم دەهێنرێت و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیانەوە زیاد دەکات، بەڵام هێشتا نەگەیشتوتە ئەو ڕادەیەی کە جێگای ڕۆن و جۆرەکانی تری زەیت بگرێتەوە. سەمیر ئیسماعیل ئەندازیاری کشتوکاڵیە و سەرپەرشتی بەرهەمهێنانی زەیتی زەیتون دەکات لەم کارگەیە. کاک سەمیر ئەو جۆرە زەیتانی کە لە ڕووەک بەرهەمدێن چەند جۆرن؟ بەڵێ بۆ خۆی ڕووەک وەکو گوڵە بە ڕۆژەمانە گەنمە شامی هەیە، زەیتون هەیە، کەتان هەیە، لۆکە هەیە، بەڵام ئەوی کە لە بازاری زیاتر هەیە ئەوی گەنمە شامی و لەگەڵ گوڵە بە ڕۆژەیە. هەر هەمووشیان پێکهاتەکان جیاوازی هەیە. ئەمە دیارە لێرەنە زیاتر باسی زەیتی زەیتونی دەکەین. ئەو زەیتانە پێکهاتەکەیان بریتە لە ئەوی بەگشتی باسی دەکەین. چەوریە ترشەلۆکە چەوریە تێرەکان و ناتێرەکانە، ئەوەی گەرمەشامی گوڵە بە ڕۆژە و لەگەڵ زەیتی زەیتونی ناتێرەکانە دەمینێتەوە ڕێژەکەیان. گرنگی زەیتی زەیتونی لەوەیە ئەو ترشە چەوریە ناتێرەکان ڕێژەکەی زیاترە لە زەیتی زەیتون 180 لە گوڵە بە ڕۆژەی 120 لە گەنمەشامی 127. مەبەستت لە جۆری ئەو ترشەلۆکە چەوریانی کە لە ڕووی تەندروستیەوە بەسوودن. بەڵێ بە تایبەتی ئۆلی کەسیدی تێدایە کە ڕێژێکی زۆرە لە ناو زەیتی زەیتون لەبەر هەندێ گرنگەکەی زیاترە. باشە ئەم زەیتی زەیتونە چۆنێتی بەکارهێنانی بە هەمان شێوەی بەکارهێنانەکانی ترە بۆ نمونە گەرمانەوێ پەتاتەیەکی پێسوورکەینەوە، شفتێکی پێسوورکەینەوە وەکو زەیتی گوڵە بە ڕۆژە و گەرمەشامی بەکاردەهێنرێت ئاسایی؟ بەڵێ ئەوە باشتریشە لەبەرەوەی تا پلەی 220 سیلیزی بەرگەی دەگریتن بەبێ ئەوەی پێکاتەکەی تێک بچیتن. بەنسبەت کوردستانی لەبەرەوەی پرۆسەکە بەگشتی نوێیە، زیاتر ئێستا لە خەڵکانێک لە هۆتێل و ڕێستورانتەکان بەکاردێن، لە ماڵانژ بەکاردێتن لە بۆ زەڵاتی زیاتر بەکاردێتن لە بۆ سۆرکردنەوە هیچ کێشەمان نییە. وڵاتانی ترنا لە بۆ چێشتوانش بەکاری دەینن. بۆ نمونە مثل وڵاتێک وەکو یۆنان ساڵانە 28 میلیۆن لتر زەیتی زەیتون بەکاردێنی، ئیتالیا 14 میلیۆن لتر بەکاردێنی. ئەوەی ئێمە ئێستاوا دەست پێ دەکەین وردەوردە. لە ئێمە چەند بەکاردێک لێرە ئەو داتایەمان نییە، بەڵام بەدڵنیا ڕێژێکی زۆر زۆر کەمە. ساڵی دووەمە بەرهەم داخلی بازاری کوردستان بۆی خۆمالی پارساڵی کردی تایبەت بوو، ئەو ساڵەشەوە بەخۆشبەختانە خۆمان دێتە. یعنی ئەمە کەرتی گشتی دەیکات. ئەو کوالیتی ئەو زەیتی زەیتونی ترکە لە بازاڕە هەیە لە وڵاتانەوە هاتوتە دەرەوە لە ڕووی تەندروستیەوە هەمان بەهای خۆماڵێکی هەیە. بەخۆی هیچ زەیتەکی زەیتونی ئەوەی لە بازارێ هەیە هیچی خراپی نییە، بەڵام ئەوەندەی ڕەنگە پێکاتەکەی جیاکرابیتەوە. زۆربیان نالێن هەرێمیان، بەڵام زۆربیان کاری تێکەڵکردنی لەگە دەکرێتن و زۆر بە ئاسانیش ئەو کارە ئەنجام دەدرێتن. لە کاتی پرۆسی بەرهەمهێنانی زەیتون دەکرێت یانش لە قۆناغی بوتلینگ دەکرێتن زەیتی تر وەکو گوڵە بە ڕۆژە و گەرمەشامی لەگە زەیتی زەیتونەکەی تێکەڵ بکرێتن و لەگەر مادەکدادنە ئی زەیتونەکەی تامەکە نفسی ئەوە تامی زەیت زەیتون داتێ، بەڵام کوالیتەکەی وەچ خۆی نییە.
ئەو کارش زۆر بە ئاسانی ناتوانین بڵێ ئەو کەی تاقیکۆی کە بزانانی ئەو تێکەڵ ینی ئاسان نییە بۆ هاوڵاتی بزانێت زەیتی گوڵە بە ڕۆژەی تێکراوەیان بەڵێ لە هاوڵاتی ئەگەر بڵێ دەستداتە چاورەکەی دەستداتە زەیت زەیتونەکەی لە دەستی چاورێکە ئەگەر زەیتی زەیتونی ڕەسەن بیتن چاورێکی زیاترە وەکووانی تر نییە بڵێ خەفیف بیتن لە تاقیگە دەکرێتنەوە بکرێت شی بکرێتەوە پێکاتەکەی دیار دەبیتن هەر هیچ نەی بەس ئۆلی کەسی دەکەی تا بزانانی ڕێژەکەی دەزانی کەەوە تێکەڵ بۆ یانە. بەنسبەت ئەو زەیتونەی کە ئێستا لە کوردستان بەرهەم دەهێنرێ مەوادی حافیزەی تێدەکرێت ئەوەی پارێزەری ئەوە کە خۆ دەزانانی لە ڕووی تەندروستی ئەمە زۆر مەترسیدارە یان ئەگەر تی دەکرێت ڕێژەکەی چەندە مقارنەیەکی بەوانی کە لە دەرەوە دێت. بەڵێ تەبان ئەو زەیت زەیتونەی کە لای خۆمانە لێرانە و بەرهەم دێتن فرێشە 100% بە هیچ شێوەیەک هیچ شتێکی ئیزافە ناکرێت لەو کارگە لە بیدایەتەوە دەست پێ دەکرێت کە پرۆسەکە دەست پێ کە بریتە لە شوشتن و دوایە کراشەر تەحویلی دەکات دوای عجانە دوای دیکانتە لەو بەریەوە زەیتەکە دەردەچیتن ئاو پاشڕۆیەکە دەمێنێتەوە بە جیافرە دەدرێتەوە ڕاست کاری بقوتوبەندی لۆ دەکرێتن و هیچ شتێکی لۆ ئیزافە ناکرێتن لۆ مەواد حافیزەی زەیتی زەیتون لە زۆر وڵاتان هەر خۆی بەکاردێ وەکو مەوادێکی حافیزە ساڵە کنی و تا 2 ساڵیش تەنیا لەبەر تیشی ڕۆژ نەبیتن زەیت زەیتون بەرگەی دەگری بەوەی تێکەڵبیان پێکاتەکەی تێکبچیتن. ئەگەر زەیتی زەیتون بیبەستێ ئەمە معنای خراپی کوالیتیەکەی نییە لە ڕووی تەندروستیەوە نەخێر خۆی ڕوونکردنەوەی بەنزۆ زەیت بە گشتی قسەی بکەینیان لەگەڵ ڕۆنیش هەردووک یەک پێکاتێ هەیە بەڵام بە ڕێژەی جیاوازە ئەوەی لە پلەی گەرمی ناو ژوور پلەی گەرمی ئاسایی ئەگەر بەسترا بوو ئەو پێدەنێن ڕوون ئەوەی نەبەستراوە هەر بە شلی مابەوە ئەو پێدەنێن زەیت بەنسبە زەیتی زەیتونیش بەر لەوەی بگاتە پلەی سفری سیلیزی دەست بە بەستن دەکاتن ئەوە ناکا بلێ ئەو زەیتونە زەیتە بلێ هەشە ئاسایی و دەیبەستیتن و کێشەی نییە بەڵام ئەمە ئامۆژگاریەوەی دەکەین بە هەموو شێوەیەک بیتن نەک زەیتی زەیتون زەیتەکانی ترش هەتا دەکرێتن لە ناو ساردکەرەوەی دانەرێتن لەمانی. چەند کیلۆ زەیتون لترێک زەیتی لێ دەبێت؟ بەگشتی ئەو جۆرەکان ئەوەی زەیتینە لە یەک تەنی دەبی ئەگەر هەموو شتەکان بەتاوی بەڕێکی کرابیتن تا 150 لە بۆ 200 کیلۆ زەیتی زەیتونی سافی دەدرێتێت. لەم شەقامە زۆرترین ڕێژەی گوڵە بە ڕۆژەی لێ دەخورێت. گەنجێکی زۆر بۆ بەسەربردنی کاتی خۆیان لەگەڵ هاوڕێکانیان دێنە ئێرە و بەدەم قسەکردن و تەماشاکردنی یاری تۆپی پێ گوڵە بە ڕۆژەی گەرم و ناسک دەکردێنن. بەکارهێنانی زیاد لە پێویستی ڕۆن و زەیت لە خواردنەکانمان کێشەی تەندروستی گەورە دروست دەکات. بەشێکی زۆری ئەو زەیتەی کە لە بازاڕەکانی کوردستاندا هەیە لە گوڵە بە ڕۆژە و گەنمەشامی دروستکراون. بۆیە ئەو پرسیارە دەبێ بکرێت دەبێت کوالیتی ئەو زەیتانە لە ڕووی تەندروستیەوە زیان بەخش نەبن یان پێکهاتەی تری تێکەڵ نەکرابێت؟ دکتۆر شێرزاد لە هەڵبژاردننی جۆری ئەو ڕۆن و زەیتانە بە شێوەیەکی تەندروست وەڵامی چەند پرسیارێک دەداتەوە. خەڵک ئەوڕۆ بەگشتی زەیتی جانەوەری یا ڕوونی جانەوەری کەم بەکاردێنی بەڵام زەیتی ڕووەکی زیاتر بەکاردێنێتەنەکە ئەو زەیتی لە بازاری هەیە بەڵام لە هەمان کاتی دەبینین نەخۆشیەکان بەرەو زیادبوون چوینە نەخۆشی دڵە لە باڵێن تەمەنێکی زووتر ڕوودەدا ئێستا وەک لە پێشتر یان نەخۆشی پەستانی خوێنە یان قەڵەویە کە دەبین بۆتە دیاردەیەک لەناو کۆمەلگاکەماندا کەواتە ئەوە وامان لێ دەکە کە بیلەوەی بکەینەوە پرسیار بکەینەوە گومان لەوەی بکەین کە ئایا ئەو زەیتەی کە ئێستا بەکاردێتن ئەوەی کە هەیە لە ڕووی کوالیتیەوە چۆنە ئایا پێناسی ئەو کوالیتی بیتن کە لە ڕووی تەندروستیەوە شیاو بێتن یان لە ڕووی تەندروستیەوە بەو شێوی بیتن کە باس کراوە لە ڕاستیدا لەبەرچی ئەو گومانم لەو دروست بووە کەەوە
زیاتر ئەگەر تەماشای ئەو زەیتانە بکەین کە لە بازاریدایە ڕەنگە لە ڕووی کوالیتیەوە ئەمە نەتوانین بڕیاری لێ بدەین کەەوە کوالیتیەشی باشیان خراپە چونکە ئەوە پێویستی بە با بڵێن توێژینەوە هەیە یا پێویستی باوە هەیە کە لێ بکۆڵینەوە نمونەی لێوەربگرین و لەژێر لە تاقیکردنەوە تاقی بکرێتەوە بەڵام هەندێک شت هەیە کەوامان لێ دەکات بە گومان بین بەڕاستی لەو زەیتێکە هەیە لە بازاریە کرد مەسەلەی نرخەکەی 1000 هەرزانە خاڵێکی دیکە ئەوەیە وەکو ئاماژەم پێ کرد دەبینین لەگەڵ ئەوەی کە خەڵک زەیت زۆر بەکاردێنیتن بەڵام ڕێژەی توژبوون بە نەخۆشیە درێژ خایەنەکان وەکو نەخۆشی پەستانی خوێنە نەخۆشی دڵە ڕەخبوونی خوێنبەرەکانە زەڵتەی دڵە دەبینین زەڵتەی مێشکە بەرەو زیاد بوون چوونە ئەوانە وەما لێ دەکاتن کە ئەدی باشە مادام مەسلەی بەکارهێنانی زەیتی ڕووەچی خەڵک دەپارێزی لە نەخۆشی و باشە لەبەرچی خەڵک ڕێژەی توژبوون بە نەخۆشیەکان بەرەو زیاد بوون چووە بەڵام ئەوەی کە باشە ئەو زەیتی کە باشە خەڵک بەکاری بینی زۆر ینی جەخت لەسەر ئەوەی دەکەنەوە کە زەیتی زەیتون بە ڕێژەی یەکەم لەبەرەوەی زۆرە زەیتێکی تێدایە کە پێی دەگوترێ مۆنۆ ئەنساتوریتد فاتی ئەسید زۆرێکە لە ترشی چەوری کە ناتێری پێ دەڵێن تاچی ناتێری پێ دەڵێن ئەوە لە بۆ زۆر بەسوودە لە بۆ پاراستنی دڵ پاراستنی خوێنبەرەکان و تەنانەت لەشمان بە شێوەیەکی گشتی دەپارێزی و ڕێژەیەکی باشیشی لە مادەی ئۆمیگا سێ تێدایە کە مادە دژە ئۆکسانە و دژە ئۆکسیدا کار دەکات دژی توژبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە بەڵام دیسان دێنەوە سەر مەسلەی کوالیتی ئەو زەیتی زەیتونەی کە لە بازاری هەیە ئەوەش بەڕاستی جێگەی یعنی جێگەی ئەوەیە کە لێ بکۆڵینەوە و توێژینەوە لەسەر بکرێت کە بزانین کوالیتیەکەی چۆنە زەیتی ماسی یان ڕوونی ماسی بە تایبەتی ئەو ماسیانەی کە چەورن وەکو با بڵێن سەلەمۆن وەکو ماکارێڵ ئەو زۆرە ماسیانەی کە زۆر چەورن چەورەکەیان زۆر بەسوودە هەمان شت ئەو زۆرە چەوریان تێدایە کە لە بۆ لەشمان بەسوودە ئەو چەوریانەی کە لە ناو تۆیەکاندا هەیە وەکو گوڵە بەڕۆژێ وەکو تۆی کودیە وەکو تۆی کەتانە ئەوانە زۆر بەسوودە ئەگەر بێت و بە شێوەیەکی دروست و ڕێکوپێک بەکاربێتن و هەروەها تۆی دیکە هەیە لە ناو بۆ نمونە گوێزدا هەیە گوێزی ژێشێکە لەو سەرچاوە ڕۆچیانەی کە زۆر بەسوودە زەیتەکەی کە لە ناویدا هەیە ئەویش هەماشت ڕێژەیەکی باش لە مادەی ئۆمیگای تێدایە خەڵک دەبێت ئەوەی باش بزانی ئەو چەورێ لە ناو لەشماندا هەیە کە دەبێتە هۆی قەڵەوی دەبێتە هۆی ڕقبوونی خوێنبەرەکان دەبێتە هۆی نەخۆشی دڵ تەنانەت جاروەیە دەبێتە هۆی شێرپەنجەش تەنها لە چەوری پەیدا نابیتن لەبەرەوەی ئەگەر تەماشاکەین گوتمان دەبین خەڵک زۆر ینی ئاستی خواردنی چەوریەکەی کەمترە ئەگەر بەراوردیکەن لەگەر ئەو خواردانەی کە کاربۆهیدراتی تێدایە کە شەکرەمەنیەکان تێدایە وەکو نانە برنجە بەڵام لەگەڵەوەش توشبوون بە قەڵەوی یەکجار زۆر بووە لەبەرچی لەبەر ئەوەی ئەو گەنم و ئەو برنجەی کە خەڵک بەکاری دێنی بە ڕێژەیەکی یەکجار زۆر بە یعنی بە شێوەیە گوای بەکاردێنی کەوا تەواو یعنی سەلامەتن و هیچ کێشەیان تێدا نیە نەخێر ئەو شەکرەی کە لە ناو چای بەکاری دێنی ئەو شەکرەی کە لە ناو هەر جۆرە کێکە گنەستەرەیەک دەی خۆی ئەو کاربۆهیدراتەی کە لە ناو برنجیدا هەیە ئەو کاربۆهیدراتەی کە لە ناو نانیدا هەیە جانانی گەنم بیانانی زۆ بیتن هەر هەمووی لە ناو لەشماندا ئەگەر بەکار نێتون و نەسووتێنرێ هیچ مەجای تێدانە دەبتە چەوری یان ئەوتە دەبتە چەوری بن پیست یان ئەوتە دەبێتە چەوری لە ناو مولولەکانی خوێنمان کۆ دەبێتەوە و مولولەکانی خوێنخانەکانی ڕق دەبێتن و ڕەنگە تووشی نەخۆشی پەستانی خوێن و نەخۆشی دڵ و نەخۆشی تریشمان بکاتن. گوڵە بەڕۆژە وەکو خۆی سەرچاوەیەکی چەوریە چەوریەکەشی زۆر بەسوودە بەڵام ئەو مانای ئەوە نییە وەکو کە دەبینین خەڵک لە شەقامەکان یان با بڵێن لە شوێنە گشتیەکان دەبین دادەنیشی بە عەلاگە دادەنیشیت ئەنی دەخوایان لە دیار فلیم یان لە دیار تۆپانێ دەبین دادەنیشی بە سەعات دادەنیشیتن گوڵە بەڕۆژەی دەخوا کێشەی گوڵە بەڕۆژەکەی لێرەدا چیە ڕێژەیەکی یەکجار زۆر چەوری لە ماوەیەکی کەم دەستە ناو لەشت کە ڕەنگە زۆر زیاترە لەوەی پێویستت بیتن خاڵی دووەم ئەو ڕێژە زۆرە خوێیەی کە لەگەڵ گوڵە بەڕۆژەکەیدایە کە ئەویش کێشەی دیکەمان و دروست دەکە وەکو زیادبوونی پەستانی خوێن وەکو لێناگەڕێ ئاوی زیاد لە لەشمان بچێتە دەرەوە تەنانەت جاروەیە تووشی قەڵەویشمان دەکاتن. ئەو خواردانەی کە ئێمە ڕۆژانە دەیخۆین ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لە بەرزکردنەوە یان نزمکردنەوەی ڕێژەی چەوری لە ناو لەشمانە.
چاوریەکان لە گۆشتا هەن لە بەرەبوومە ئاژەڵەکانی تردا هەن بە هەمان شێوە ئەو ڕۆن و زەیدەی کە ئێمە ڕۆژانە تامی خواردنەکانی پێخۆش دەکەین بە هەمان شێوە بڕێکی زۆر چاوریان تێدایە کە احتیمالی ئەوەیە ڕێژەی چاوری لە ناو خوێنمانە بەرز بکاتەوە ئەگەر هاتو زیاد لە ڕادەی خۆی بەکاربێنێت. ئەگەر لە کاتی ئامادەکردن و کڕینی خۆراکەکانمان بەس بە تەنها بیر لە تام و بۆن نەکەینەوە و بەشێکی بۆ تەندروستی لەشمان بیخۆین، لەوانەیە تامی تاڵی دەرمان و بۆنی ناخۆشی پێداویستە پزیشکەکان لێمان دوورون. بۆیە با خۆراکێکی کەمێک بێتامی تەندروست بۆ لەشێکی ساخ نەکەینە قوربانی برنج و شلەیەکی چەوری سوێر، چونکە دواتر تام و بۆن فریامان ناکەوێت. هەر شاد.